دایکی و برایکی بچوکی بۆی سوودانەوە. ئێستاش بەندە بەپێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار زا عین عین ئافرەتە بەڕەگەز عەرەبە. تەمەن 31 ساڵ پیشە مامۆستا. ئەم تاوانبارە هەساوە بە کوشتنی هاوڵاتێک کە برادەری هاوسەرەکەی بوو بەهۆی ئەوەی کە پەلاماری ماڵی تاوانباری دا و ویستویەتی کچی تاوانبار بفێنێت. دواتر بەچەقۆ تاوانبار لە سینجی کەسەکەی دا و گیان لێدەستداوە. ئێستاش تاوانبار بەندە بەپێی 405 یاسای سادانی عێراقی. تاوانبار میم ڕاحا تەمەن 33 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە کوشتنی ئامۆزای خۆی لەسەر کێشەی کۆمەڵاتی. ئێستاش ئەم تاوانبارە بەندە بەپێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار یا حا میم تەمەن 20 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە کوشتنی هاوڵاتێک لەگەڵ کچی داوە لە مەیدانی پەروەردان بەهۆی بلۆکۆ. ئەم تاوانبارژە ئێستا بەندە بەپێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار عین ساد عین پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە کوشتنی براکەی خۆی لە ناحیەی دادگا. دوای کوشتنی براکەی دەستگیر کراوە. بەڵێ زادوای لێکۆڵینەوە بەپێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی ئێستا دەستگیر کراوە. ئەو تاوانانەی کە ئێستا بۆ تاوان دەکەمەوە تاوانە دزیکردنەوە. تاوانی دزیکردنی یەکەم تاوانبار ئەلف تا تەمەن 17 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە شکاندنی قاسە و دزینی بڕی 8 ملیۆن و نیو لە ماڵی خاوەن کارەکەی لە ناحیەی مەسیف. ئێستاش تاوانبار بەندە بەپێی مادەی 403 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار میم ئەلف عین تەمەن 26 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە دزینی ئامێری ڕێبەری و ئەلتەرنێت و فلاش میمۆری و کارتی فاستینگ و کۆڕەک و هەروەها دزینی پارە لە سوپەرمارکێت لە قەزای خەبات. بەهۆی تاتۆی دەستیەوە ناسراوەتەوە. ئێستاش تاوانبار بەندە بەپێی مادەی 403 لە یاسای سزادانی عێراقی. تاوانبار عین میم عین تەمەن 26 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە دزینی 9 مسقال زێڕوبڕێژ پارە لە گوندی کورتکان لە ماڵی مانی لە قەزای خەبات. دواتر لەلایەن نووسینگەی نێشتنی تاوان خەبات دەستگیر کراوە. ئێستاش تاوانبار بەندە بەپێی مادەی 403 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار نون جیم با تەمەن 45 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە دزینی زیاتر لە 10,000 دۆلار بڕی 2,800,000 دیناری عێراقی لە نێو 5 ئۆتۆمبیل لە پێش دادگا واتە لە پێش مەحکەمەی هەولێر. ئێستاش تاوانبار بەندە بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی. تاوانبار با حا تەمەن 24 ساڵ پیشە کاسب. ئەم تاوانبارە هەڵساوە بە دزینی 4 ئۆتۆمبیل زۆری ڤیکترا ئۆمیگا 2 نیسان پیکاپ دەبڵ لە دواتر لە کاتی ئەنجامدانی دزینی ئۆتۆمبیلی پێنجەم دەستگیر کرا. ئێستاش تاوانبار بەندە بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی. تاوانبار بە حا ساڵ تەمەن 24 ساڵ پیشە دەرمانساز. تاوانبار ئەلیف فا تا تەمەن 24 ساڵ پیشە دەرمانساز. ئەم دوو تاوانبارە هەڵساون بە دزینی دەرمان لە گەڕەکی کوردستان لە دوو دەرمانخانە کە پێشتر کاریان لێکردووە. هەروەها بردینیان بۆ دەرمانخانەیەکی تر و فرۆشتنیان کە بڕاکەی 45 ملیۆن دینارە. ئێستاش بەندن بەپێی مادەی 444 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار سین شین نون تەمەن 26 ساڵ پیشە کاسب. لەگەڵ تاوانبار میم نون حا تەمەن 17 ساڵ پیشە قوتابی. ئەم دوو تاوانبارە هەڵساون بە دزینی زیاتر لە 7 سلف و عەقلی مۆلیدەی گەڕەکان. ئێستاش بەندن بەپێی مادەی 403 لە یاسای سادانی عێراقی. تاوانبار دال عین ئەلف تەمەن 26 ساڵ پیشە کاسب. تاوانبار کاف نون حا تەمەن 26 ساڵ پیشە کاسب. ئەم دوو تاوانبارە هەڵساون بە دزینی 3 دەفتەر و 35 وەرەقە لە هاوڵاتێک کە لە کات گەڕانەوەی بوو بۆ ماڵەوەی
لە پارچکانیەوە ئێستاش ئەو دوو تاوانبارە بەپێی مادەی 442 لە یاسای سەردانی عێراقی بەندن. تاوانبار ئەلف عین حا تەمەن 22 ساڵ لەگەڵ تاوانبار یا ئەلف ڕا تەمەن 21 ساڵ پیشە قوتابی لەگەڵ تاوانبار ئەلف عین عین تەمەن 21 ساڵ پیشە قوتابی. ئەم سێ تاوانبارە هەڵساون بە دزینی 265 مۆبایلی زیرەک کە بریتی بوون لە ئایفۆن و سامسونگ ئایپاد لە گوندی ئیتاڵی. ئێستاش هەر سێ تاوانبارەکە بەپێی مادەی 433 لە یاسای سەردانی عێراقی بەندن. تاوانبار عین فا عین تەمەن 26 ساڵ. ئەم تاوانبارە هەڵساوە بە دزینی 5 مۆلدا لە خانووەکانی گەڕەکی 32 پاڵ بەندن بەپێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی کە بە هاوکاری براکەی بوو بە ناوی سینفا عین تەمەن 17 ساڵ پیشە کاسب کە نێوجەوان. تاوانبار ڕا میم ڕا تەمەن 19 ساڵ پیشە کاسب. تاوانبار ها میم جیم تەمەن 17 ساڵ پیشە کاسب. ئەم دوو تاوانبارە هەڵساون بە دزینی 12 ماتۆر لە لای پارکی شەی سامی عەبدوڕەحمان. ئێستاش ئەم دوو تاوانبارە بەندن بەپێی مادەی 446 لە یاسای سەردانی عێراقی. کۆی ئەو تاوانبارانەی کەوا دەستگیر کراون 26 تاوانبار دەستگیر کراوە لە کۆی هەر ئەو تاوانانەی کە باسمان کرد. شنی بازان لەسەر فولایی تاوەکو ئێستا تاوانبارەکە دەرجی نەکراوە لە ڕۆژانی ڕابردوو چەند پۆلیسێکیشیان کردا لە یەکێک لە یاریزانەکان. ئەم ڕووداوە زۆر گرنگ و دەنگدانەوە زۆریان ئەو باس نەکرد ئەگەر ئەو کردنەوە دەست. بەڵێ دەربارەی کێشەی ئەو کە ئێوە باسی دەکەن بە فولای ئێمە هەتا ئێستاوەکە ڕاستوڕوونی ڕووداوەکە تاکو تاوانبارەکە دەستگیر نەکەین نازانین هۆکاری کوشتنی بارزان ڕەشید چی بووە و ئێمە وەکو پۆلیسی هەولێر کاری خۆمان ئەنجام داوە پەڕای لێکۆڵینەوە ئەو کاتی کە تاوانەکە ئەنجام درراوە پەڕای لێکۆڵینەوە بۆ ڕێخستووە وهەروە دادمانە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بەپێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی. ئێستا تاوانبار مەطلوبە هەر کاتێکی دەستگیر پێ ئێمە وەکو ئەو جارش لە پرێس کۆنفرانسەکان باسی دەکەین و ئاماژەی پێ دەکەین. ئەوەی وەرزشەکەش ئێستاوەکەش بەڕێز قایمقامی قەزای کۆیە لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر لەگەڵ وەزارەتی ناوخۆ بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی هەولێریش ئێستاوەکە دۆسەیەەکە لە لێکۆڵینەوەدایە و هەروەها هەر کەسێک کێشە یان هۆکاری بۆ تاوانەکە ئێمە ئیزراتی یاسایی لەگەڵ ڕێژەی تاوانەکان بە 6 مانگی ساڵی ڕابردوو زیادی کردیا خۆ کەمی کردیە. ئەگەر کەمی کردی هۆکارەکە چیە ئەگەر زیادیشی کردی هۆکارەکە ئێمە ناتوانین بەراورد بکەین بۆ 6 مانگی ڕابردوو لەگەڵ 5 ساڵ چکە نەکەوتینە کۆتایی ساڵ چکە لێ کاتدا تاوان هەیە لێرە لە مانگێک لۆمانشتی کەم و زیادی پێوە دیار دەبێتن. ئێمە بە کۆی گشتی تاوانەکە تاکو ئێستاوەکە بە بەراورد لەگەڵ تاوانەکانی پارسال لە بەو 6 مانگی ڕابردوو زۆر کەمترە لە ئاست پارسال. ئەو تاوانبارانە خەڵکی هەولێر بوون تەنها یەک تاوانبار نەبێت کە ئەویش ئافرەت بوو بە ڕێگەز عەرەب بوو خەڵکی بەسڕای بوو ئەویش تاوانبارەکە وەکو ئێستا دەرجی کراوە لە دادگای هەولێر. باسی ئەو گەنجەبێتە لەسەر فولای کوژراوە دەبێت عینی شەخص هاواشتەوە بەچێ بیستوە عینیش خۆشە وازەکەی کە کەسەکە وابزانم وڵامی کاکێمندا نفسی هەمان پرسیار بوو. کاتەکە ئێستا شوێنی دیارە عینی لە باز دەبێت دەستگیر ناکە سەماوەسی تۆ ئەمە هەر کاتێک هەر سەرەداوێک بزانێت لە هەر شوێنێکە ئێمە دەستگیری دەکەین. باس لەوانەی کە زیان کردووە ئەو ئامێرانی کە دزراون ئێوە چۆن ئەگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان بەدوەدا چۆن دەکەن کە چۆن ئەو ئامێر و دزراوەکان ئێمە ئەو ئامێرانە لە ڕێی بەڕێزدادوەری لێکۆڵینەوە فەرمانی پێ دەدەچی دەگەڕێنەوە بۆ خاوەنەکانی. هەژارکەچی کوردستان تیڤی کاتۆ لە 15 ساڵەکان شەڕەنجی تەقە دەبیسترین خۆت بەتایبەت لە 11 تا 20 شەوێ ئەمە هۆکاری چییە بەجارەتان کردێک هەموو شەڕەنج تەقە لێ دەبیسترین. بەداخەوە زۆر دیاردەیەکی ناشرە زۆر حاڵەتی واڵە هەیە لە کاتی خۆشی یان لە کاتی بوونی کێشە ئێستاکە بە دەنجی تەقە دەبستێت. بۆ نمونە لە گەمەی نێوان ڕیال و بەرشلۆنە یان هەر یاریەکی تر دەبینی
هەندێک هاوڵاتی هەیە تەقەی هەوایی دەکەن یا تەقەی خۆش دەکەن ئێمە هەڵسانی بەدەستکردنیە بۆ منە لە گەمەی لە یاری نێوانی بەشنەوە یا لە یاری کلاسیکۆ زیاتر لە دەستدا هاوڵاتیمان دەجێ کرد کە کار تەقیکردنیان ئەنجام بدەن. کاتۆ گەنوشیناس عەبدوڵڵا لە کەناڵی وێناستی هەر سەر بابەتی کوشتنی بارزان کوژەی هاوڵاتیان باس لەوە دەکەن بۆ کوژەکە پۆلیسە بازی هەیە بۆیە پۆلیس ناتوانێت گەشتی بکات دەکردنەوەکانی ئێوە گەشتن بە شوێ بۆچی دەستگیری ناکەن دەربارەی هیچ تاوانبارە کاتێک کە تاوان دەکات ناوەستێتن کە پۆلیس بکەیت دەبی پۆلیس بە دوواداچووکەوە هەروەها لێکۆڵینەوە خۆی ئەنجام داوار کاتێک تاوانبار لە شوێنێک مەبەست ویان ئەوت معلومات پێگەیشت ئێمە بچین دەستگیری دەکەین بەڵام دەربارەی پلەی سەربازەکەی ئێمە نووسراومان کردیان بۆ جیهەتی پەیوەنددار کە وەزارەتی پێشمەرگەیە بۆ ئەوەی هەر کاتێک کە ئەو کەسە کەتە لای ئەوان یان ئەو کەتە بەردەستەوان ئەوان دەستگیر دەکەن بۆ ئێمە ڕەوان دەکەن هەتا ئێستا و پێنجاڕۆ ئێمە هەر کاتێک زانیاریمان دەست کەشت ئەگەر لە دەرەوەی وڵات بی لە ڕێ ئەنتەرپۆلەوە هەڵدەستین بە ڕێکاری یاسایی خۆمان ئەگەر نێو هەرێمیش بی ئەوە کاری خۆمان ئەنجام دەدەین دەستگیر دەکەین. بەڵێ لە پاش شەیستانیان باست کردەوە بەڵێ دەستگیر کراوە دەتوانێت بچێتە نووسینگەی باشووری نێشتنی تاوان لێ دەر سەردانی و شوێنە بکاتن بۆ سەر سۆراغی ماتۆسکی دەست سپاس بۆ خۆشەویستی.